بەپێی بڕیارێکی ئەنجومەنی وەزیران کە لە 3/2/2016 بۆ هەردوو وەزارەتی دارایی و وەزارەتی شارەوانی نێردراوە بڕیاری زیادکردنی باج ڕزومات لەسەر کۆمپانیاکان و خاوەن پیشەکان و هاوڵاتیان دراوە گەرچی نزیکەی ساڵێکە بڕیارەکە وەستاوە و کاری پێ نەکراوە بەڵام ئێستا جارێکی تر بڕیارەکە ئەکتیڤ کراوە و بۆ فەرمانگە و بەڕێوەبەرایەتیەکان نێردراوە بە مەبەستی کارپێکردنی ڕێکخراوەکان و چالاکانی مەدەنی دژ بەو بڕیارە لەگەڵ ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆبوونەوە بۆ ئەوەی بڕیارەکە هەڵبوەشێتەوە یاخود تا ئەو کاتەی دۆخی ئابووری هاوڵاتیان باش دەبێت هەڵپەسێردرێت. ئەم ڕاستپارانەمان هەیە. یەکەم کۆبوونەوەیەکی بەپەلەی ئەنجومەن بکرێت و تایدا ئەو بڕیارە ڕەت بکرێتەوە بە ئامادەبوونی وێنەرانی دەنگی شەقام. دووەم هەموو ئەو باج و گومرگانەی دانراوە بە ناوی جیاجیاوە لە خەڵک وەردەگرن لا ببرێن. سێەم ئەو باج و سروسەماتانەی وەردەگیر بۆ خزمەتی گشتی بەکاربێنێن نەک بۆ مەبەستی تایبەتی و دڵنیاکردنەوەی خەڵکی کە بۆ مەبەستی گشتی بەکارهێناوە و بەکاردەهێنێت. چوارم دوای باشبوونی بارگوزەرانی هاوڵاتیان و تێپەڕینی ئەم باروتەخە و لیژنەیەکی زانستی و پسپۆر تایبەت دامرێت بۆ هەڵسەنگاندن و دانانی باج بە بەشداری ئەو لایەنانەی کە بڕیارە باجەکە بەیان دابندرێت. بەشێک لە بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران کە بۆ وەزارەتی شارەوانی ناردووە تایبەتەوە وەرگرتنی ڕسومات لە هاوڵاتیان و پیشەوەران لە نمونەی وەرگرتنی پارەی خۆڵ و خاشاک لە ماڵان کە بڕەکەی لە 3000 دینار کەمتر نەبێت و لە 10,000 دیناری زیاتر نییە بۆ پیشەوەرانیش ئەوانەی خاوەندوکانن جگە لەوەی باجیان لێ وەردەگیرێت باجی ڕیکلام و تابلۆکانیشیان باجی لەسەر دەبێت. لەو ماوەیەدا دابەزێنراوە بۆ شارەوانیەکان و لایەنی تەنفیزی بۆ ئەوەی کەوا جێبەجێ بکرێت و بەڵێ بسەپێنرێت. باجەکان چیەکرێتەوە مەسەڵەن؟ باجەکان دیارە لە سێ خشتەدا خۆی دەبینێتەوە کۆمپانیاکان هەروەها شوێنە گشتیەکان و ئەوەی کە پەیوەندی بە خەڵکەوەیە خۆڵ و خاشاکی ماڵان و ئاو کارەبا و ئەوانەی تر ئەمانە دەگرێتەوە. بڵێ ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی داوا لە هاوڵاتیان و کۆمپانیاکان دەکات پابەندی بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران نەبن و لە دادگای کارگێڕی سکاڵا تۆمار بکەن. داوا لە خەڵکی پارێزگای سلێمانی و دانیشتوانی دەکەم بەسەر جەمچینی توێژەکانەوە و هەموو ئەوانەی کە کارگانەیە کۆمپانیەکان هاوڵاتیان و تاچی ئەو کۆمەلگایە بە تایبەتیش دانیشتوانی پارێزگای سلێمانی بە هیچ زۆرێک ئیلتیزام بە بڕیاری ئەنجومەنی وەزیرانەوە نەکەن لەبەرەوەی بڕیارێکی ناقانونی نایاسایە و ئێمە پشتیوانتان دەبین بچن لە محکەمەی کارژێڕی لە دادگای سلێمانی لە هەولێر لە دوهۆک داوا تەزیل بکەن هاوڵاتی خۆیت ئەتوانێت بچێت داوا تەزیل کە دژی ئەم بڕیاری ئەنجومەنی وەزیران دڵنیاتان دەکەین دەیباتەوە و ئێمە خۆشمانەگە هەر بزانین حکومەتی هەرێمی کوردستان ئیلتیزام بەم داوای هاوڵاتیان و ڕێکخراوەکان و ئەندامانی ئەنجومەن لە پارێزگای سلێمانی و ناکە و دڵنیاتان دەکەین ئەمە لە هاوشێوە مەلەفەکانی کە لەبەرەوەی دژی مادەی دەستوری عێراقا مادەی 28 دەچین لە مەحکەمەی ئیتیحادی سکاڵای یاسایی لەسەر ئەنجومەنی وەزیران تۆمار دەکەین. جێبەجێکردنی ئەم بڕیارەی ئەنجومەنی وەزیران لە کاتێکدایە ڕێژەی بێکاری لە باشووری کوردستان لەم ساڵدا بۆ لە 14 بەرز بۆتەوە کێشەی موچە و پاشەکەوتیش بەردەوامە هەر بۆیە داهاتی تاک بەشی خەرجیەکانی ناکات. ئێستا ژوەرگرتنی با جارێکی دیکە باری سەرشانی هاوڵاتیان قورستر دەکات. دەوترێت حکومەتی هەرێم لە دوای لە دەستدانی کێڵگەنەوتیەکان و داهاتەکانی دیکە ئیفلاسی هێناوە بۆیە دەیەوێت بە زیادکردنی باج لەسەر هاوڵاتیان کاری خۆی بەڕێ بکات. جێبەجێکردنی ئەو بڕیارەش لە ئێستادا جگە لەوە خوێندنەوەی تری بۆ ناکرێت. ڕامیار عوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.